لە ئەمڕۆوە هەتاکو ڕۆژی شەممە هاوڵاتیان دەتوانن سەردانی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بکەن بۆ تۆمارکردنی ئەو سکاڵایانی کە هەیەە لەسەر ئەو کەسەی کە دەستگیر کراوە بە ناوی حەجاجەوە. نسمەلای ئاکۆغەری بەڕێوەبەری گشتی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە سڵاو لێبێ کاگاکۆ ئەمڕۆ چیتان کرد تاسە چەند کەس سەردانی کردوون؟ بەڕاستی ئەمڕۆ هێشتا کەس سەردانی نەکردوین لەبەرەوەی لە دوێنێ شەوەکە ئەعلان کراوە پێم وابێ ئەو وەختە کەم بووە بۆ ڕاگەیاندنی، بەڵام وەکو پەیوەندیان پێوە کردین لە سبەینەوە سکاڵا کاردێن لە کۆیەوە و لە ناوچەکانی تری سلێمانیەوە سەردانمانەکەن بۆ ئەوەی سکاڵاکانی خۆیان تۆمار بکەن. کەسی یاسایی لێرە هەیە یاخود چۆنایی ڕێکارەکان؟ ئێمە ئەم فۆرمەی کە دروستمان کردووە وەکو ئاسانکاریەکە پۆڵێنی زانیاریەکانمان کردووە، ئەو کەسەی کە دێت سکاڵا تۆمارەکە ئەم فۆرمە پڕەکاتەوە. لە دوای ئەوەی کە فۆرمەکەی پڕ کردەوە ئەو کاتە ئەم فۆرمانە شۆلیستەکرێت و ئەوەی کە دادگا ڕێگای پێئەدا بچێتە بەردەمی دادگا و قسەکانی خۆی بکە جا ئەکرێتەوانێ و ئەو کاتە شکڵێکی قانونی وەرئەگرێت لە ڕێگای ئەو کەسە قانونیانەی کە هەڵەسن بۆ ئیشە. ئەمە وەتەنیا ئەو سکەڵانێت لەسەر ئەو کەسەیە کە دەستگیر کراوە یاخود لەسەر بابەتی دیگەشتوان سکاڵات و مارکەن؟ ئەمە بەتەنیا لەسەر ئەجاجە کە دەستگیر کراوە و ئەیانەوەیە کە دادگایی بکەن و خۆتان نەزانن هەموو دادگایکردنێک پێویستی بە سکاڵاکار و شاهید حاڵ هەیە. بۆیە ئێمە ئێستا سێ لیژنەمان دروست کردووە، لیژنەیەک لە مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە، لیژنەیەک لە مۆنومێنتی چەمچەماڵ، لیژنەیەکیش لە بەڕێوەبەرایەتی گشتی شەهیدان و ئەنفالکراوان لە کەلار. لە ڕێگای ئەم سێ لیژنەیەوە ئێمە سکاڵاکان تۆمارەکەین، ئەو فۆرمانە پڕەکەینەوە و بزانین ئەتوانین تا ئەو ڕۆژەی کە دامان ناوە ڕۆژی شەممەیە چەند کەس دێن ئەو سکاڵایە تۆمارەکەن. کاتژمێر چەند بۆ چەند سکاڵا وەرەگرن؟ ئێمە لە بەیانی سعات 8:30 لێرەین و لە سعات 9 ئیتر میوانەکان پێشوازیان لێەکەین بۆ ئەوەی بێن سکاڵاکانی خۆیان تۆمار بکەن هەتاکو سعات 12 ئەگەر پێویستیشی کرد لە دوای ئەو سعاتەشەوە هەرەتوانین بمێنینەوە. ئۆسماز بۆ ئاکۆغەری بەڕێوەبەری گشتی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بڵێ کە گوێبیستی بوون لە ئەمڕۆ هەتاکو ڕۆژی شەممە هاوڵاتیان دەتوان سەردانی مۆزەخانەی نیشتیمانی ئەمنە سوورەکە بکەن بۆی کە سکاڵاکانی خۆیان تۆمارکەن. فۆرمێک لێرە دانراوە کە لە مۆنومنتی ئەنفادیش لە چەمچەماڵ و بە هەمان شێوە لە کەلاریش ئەم فۆرمان دانراوە لە ڕێگەی چەند شوێنێکەوە بۆیە هاوڵاتیان دەتوانن بێن و سکاڵاکانی خۆیان لێرە تۆمارکەن.